چمەلای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بەس لە یەکێک لە بەرهەمەکانی هونەرمەندێکی گەنجەکەم کە ئەویش هونەرمەند حەمەغەریبە کە لە ئێستادا ڤیدیۆ کلیپێکی بەرهەمهێناوە. ئەمە پێدەچێت ببێتە دووەم بەرهەمێکی تریشی هەیە کە جارێ بڵاوی نەکردوێتەوە. ساڵانێکی زۆرە خەریکی کاری هونەریە و چەند بەرهەمێکیشی کە بەرهەمی هونەرمەندانی ترن وچوەتەوە و بڵاوی کردوێتەوە. ئەمە بە یەکەم ڤیدیۆ کلیپی بەرهەمهێنراوی خۆی هەژمارەکرێت. بشێک لە بەرهەمەکە دەبینی، دواتر قسە و باسی زیاتر لەگەڵ هونەرمەندەکەین فەرمون. ممنونم بۆ دەست و دیاریت کرد و هەنگاو میوانمان بێ نایەمە پێش شوێنی خۆم هەرچی ئەڵێی ئەکەی هەرچیت ئەوێ بەسمەڵە من عاشقی تۆ وڵا خۆشەویستان، هونەرمەند حەمەغەریب لە سودی کورسات مەگەزین میوانمانە. کاکە حەمە بەخێربێی سەرچاومان. سوپاس بۆ تۆ کوردستان خان، سوپاس بۆم دەرفەتەوە، سوپاس بۆ تۆ چاوی من و سوپاس بۆ ئێوە. پیرۆزبایت لە یەکەین یەکەم بەرهەمەت بڵاو کردێتەوە. بەربارم سوپاس دەکەم و هیوادارم بە دڵی ئێوە و دڵی بینەران و بیسەرانی عەزیز بێت. زۆر سوپاس. چەند ساڵە گۆرانی ئەڵێیت و بۆچی ئێستا یەکەم بەرهەم بڵاوەکەیتەوە؟ خاتی کوردستان بەڕاستی تقریبا من گەڕێتەوە بڵین بەڕەسمی ساڵی 2021 من دەستم کردەوە بە کاری هونەری بەڕەسمی. ئیتر هەروەکو هەموو هونەرمەندەکانی تر بەرهەمە بڵاو نەکردێتەوە یان هەر بەرهەمی هونەرمەندانی تر؟ بڵین بەرهەمی هونەرمەندانی ترۆ بڵین هاتوویتە ناو کایەکەوە هاتوین بە دەستمان کردەوە بە لایڤ موزیک و دەستمان کردەوە بە ئاهەنگەکان بەڕاستی. باش باس لەوە بکەین. بەڵام ئەم بەرهەمەمان بڵاو کردێتەوە ئەمساڵ هیوادارم دەنگدانەوەیکی باشیە بۆ تا ئێستا لەخوا بەزیابێت. ئیتر بەرهەمی تریش بەڕێوەیە و ئینشاڵڵا لە کاری جوان ناوەستی. زۆر باشە. کەی بەرهەمەکەت بڵاو کردوێتەوە و فیدباکەکان چی بوون لەسەر بەرهەمە؟ تقریبا 11 بڵاومان کردەوە. باشە. حەزەکەم لێرە ئاماژەی پێ بدەم. مانگێک نابێت؟ تقریبا بەڵێ مانگێک نابێت. مانگێک نابێنەوەڵە تقریبا بیشەوێک ئەبێت. بەڕاستی فیدباکی باشی هەبوو. یعنی خۆم مەسوول باتۆتەوە تایەتی ئەڵێ من ڕۆژانە 10 جار گوێ لێ نەگرم دڵمە قڕێ ناگرێت بەڕاستی. یعنی ئەمانە بۆ من دڵخۆشکردن بەڕاستی. لە یوتیوب بڵاوت کردەوە یان؟ بەڵێ لە یوتیوبەکەی کاک ئارەش عوسمان لێرەوە سڵاو و ڕێزم بۆی هونەرمەندی عەزیز لە یوتیوبەکەی ئەوە بڵاومان کردەوە و حەزم کرد ئاماژە بم بە بەرهەمەکە لە تێکست و میلۆدی کاک ئارەش عوسمانە و بە یەکەوە دانیشین بۆ تێکستەکەی و تێکستەکەشی ئەتوانە بڵێم لە ژیانی خۆمەوە نزیکە. ینی خۆت داوات کردو کە تێکستێکی لەم شێوەیەت بۆ بنووسرێت یان تێکستەکان کە بۆ هێنایی زانیت کە ئەمە تێکستێکە ئەتوانی گۆرانێکی لێ بەرهەم بهێنی؟ بەڵێ لەل کاگارشە دانیشتەبان ئەم تێکستەی دامێ بەڕاستی
زۆر زۆرم بەدڵ بوو ئۆکەیم لەسەردا بەڕاستی کاگارشش کەسێکی بەتوانە لێ ڕۆسڵامان بەهێ دووبارە ئیتر بەڕەزامەندی دوولا بوو. ئەمە تێکستەکەی ئەی ئاوازەکەی ئاوازەکە شاید کاگارش عوسمان هەر ئەو دایناوە و ئەو بەڕێزەیە. زۆر باشە گرنگە کە تێکست و ئاوازەکەی یەک کەس دروستی بکەن. بێگومان ینی بەڕاستی خۆی ئەگەر بێتە بوارێکەوە ینی پێویستە هونەرمەند خۆی بتوانێت ئاوازیشتانێ بەڕاستی. من بەرهەمی ترمێ خۆم ئاوازم داناوە خۆشم تێکستم بۆ داناوە بەڕاستی. بەڵام حەزم کردم بەڵام حەزم کردوم کار لەگە کاگارشا بکەین و کاگارش وتی خۆ تەسلیمی منکە بۆ ئەمە بەڵێ حەقە نەبێتەوە. زۆر باشە بابێنە سەر ڤیدیۆ کلیپەکە. ڤیدیۆ کلیپەکەتان چۆن دروست کردووە شە بەرەم هێند بەرهەمتان هێنا و سیناریۆکەی چییە باز لە چیەکە؟ سیناریۆکەی باس لەوە ئەکا جارە پێش هەموو شتێک لێرە سڵاوم بۆ کاکە دیار نۆزادی بەڕێز ئەرکی بڵین ڤیدیۆ کلیپەکە لە سەشانی ئەو بوو دەستخۆشی لێکەوە ماندوو نەبێت. سیناریۆی ڤیدیۆ کلیپەکەش باس لەوە ئەکات پێشتر بڵین دوو خۆشەویست بەیەکەون یاخود بڵین دوو هاوسەر ئەتوانینەوە بڵین لانی بەرامبەر خیانەتی کردووە و دوای ئەوە کچەکە پەشیمانە کچەکە پەشیمانەوە هێتەوە و بەڵام کوڕەکە قەڤڵی ناکاتەوە کار لە کار لە کار ترازا. باشە خۆشت کاری نواندنتە کرد لە ناو ڤیدیۆ بێگومان ئەزمموی کاری نواندنە هەیە پێشتریان نەوەڵا یەکەم کاری ئەزمموی من بوو بەڵام باش بوو. زۆر باشە پێشتر ئاماژەت بەوە کرد کە بەرهەمێکی تریشت هەیە خۆی ئەگەر ئەوت بڵاو بکردێتەوە ئەما بۆ دووەم بەرهەم ئەگەر پێشتر خۆمان ئەم ئاوازێکی خۆم دامناوە پێشتر تومانە بەڵام ئێستا ئەمەوێ نوێگەری کتاب بکەم شتێکی زۆر جوان بەڵام ڤیدیۆ کلیپێکی شتێکی جوانی بۆ بکەم. ئەی بۆچی ئەوت پێشتر دووبارە بڵێ کردەوەیان دووبارە حەزم کرد جارە ڕایگەرم بەڕاستی ئەو حەزم کرد ئەم پێشکەوێت. زۆر باشە کاک حەمەغەریب بە هەموو هونەرمەندێک بە وتنەوەی چەند گۆرانی بێژێک دەست پێیەکەن تۆ بە دەنگی کێ زیاتر پرۆڤەت ئەکرد و گۆرانیەکانی کێت ئەوتەوە و ئەو گۆرانیانەشت کە بڵاوتەکردنەوە بە گۆرانی چه هونەرمەندێک بوو زیاتر؟ وەڵاهی من طبعا هەمیان لای من بەڕێز و عەزیز و خۆشەویستن طبعا ئەوانە هەمیان کە من ئەوانی گۆرانی متوێتنەوە بەڕاستی لە خۆشەویستی ئەوتومەتەوە بەڕاستی بە هونەرمەندی زۆر باشم زانیوە بەڵام ئەگە لە من بپرسی من خۆم عاشقی دەنگی مامۆستا زیادە سادەم. باشە زۆر گۆرانی ئەوی شمتۆتەوە بەڕاستی ئیتر هەمویان بێجیاوازی کاک پەیوەنجافە کاک ڕۆژکەریمە کاکەش دەروەهبیە بەڕاستی ئەمانە هەمویان قۆدوی هونەری کوردین بۆیە ئەمانە بۆ من ئەتوانە بڵێم قوتابخانەیەک بوون. زۆر باشە ئەگەر ئێستا داوات لێ بکەین کۆپلەیەک لە گۆرانی یان بەرهەمێک یەکێک لەم هونەرمەندانەی کە ئاماژەت پێکرد بۆمان بڵێ کێمان پێشکەشەکەی بەسەر سەر وە سەر چاو حەزار ئەم گۆرانیی کاک ڕۆژکەریمتان بۆ بڵێ لێرە سڵامان بۆ هەیە و هیوادارم بەدڵتان بێ. بیستمە پرسیارت کردم پڕ بە دڵت یادت کردم وێنەکانمت دەرهێناوە و ماچت کردون بیستمە زۆر پەشیمانی نوقمی ئازاری وجدانی منەم زانی کە ناتوانی لە بیریکەی باسانی پێم نەخۆشە دڵت تانگە دنیات نالم شەوە زانگەم منی شوام و دەری نابڕێم دڵی من گۆمیکی مانگەم پێم نەخۆشە دڵت تانگە دنیات نالم شەوە زانگەم منی شوام و دەری نابڕێم دڵی من گۆمیکی مانگەم. دەستەکان خۆشتان ببورن لە کەم و کوڕی و تۆزە نەخۆشم ناساغم دەکەم و کورتی بورن دەنگەر خۆش بێ. ئەمەژەت بۆ کرد کە پێت خۆشە جارجار هەندێک ئاواز دابنی یان لەگەڵیشە تێکستیشە نووسیت؟ بێگومان تەوانە و
حەزناکەین یعنی ئەمانە بکەین بە سوپرایس ئەو بەرەمی تۆتمان بۆیە حەزناکەم زۆر ئاماژەی پێ بەم ئینشەڵڵا لە کاتێکی تراوکە کردمان ئینشەڵڵا ئەو کاتە ئاماژەی پێ دەین. زۆر باشە هەموو هونەرمەندێک لە کۆتایی ساڵدا خۆی ئامادە ئەکا بۆ ساڵی نوێ ساڵی داهاتوو کۆمەڵێک پلانی هەیە و پرۆژەی هەیە تۆش بە هەمان شێوە یان هەر ئەم گۆرانیە لە مێشکتایەوە لە ساڵی ئایندا بڵاوی بکەیتەوە. طبعاً بۆ ساڵی نوێ کە کات سەری ساڵ بڵین ئەمە ئەکەین بە هەدێ بۆ بینەران و ویسەران بڵین بە جۆگران دوای ئەوەش دڵنیا بکە لە ئیشی جوان ناوەسین و بەردەوامی چکە ئێمام ڕێمان هەڵبژاردە پێویستە هونەرمەند ئیشی جوان کات و جوان و جوان و جوان و جوان و جوانتر. زۆر باشە لەگەڵ سوۆشیال میدیا پەیوەندیت هەیە بەرهەمەکان چکە لە یوتیوب چەناڵ لەکوێی تر بڵاوەکەیت؟ طبعاً یوتیوبی خۆم هەیە، ئینستاگرام هەیە، تیکتۆکم هەیە، هەموو پلاتفۆرمەکانم هەیە توانین بڵین بە کشتی هەموو پلاتفۆرمەکانم هەیە. حەمەغەریب دەستەکان خۆش حەمەغەریب بە هیوای کاری زیاتر هیوای ساڵی ئایندا بتوانی کۆمەڵێک بەرهەمی باشتر و جوانتر بڵاوکەیتەوە. جارێکی تر بەخێر هاتی. سپاس بۆ تۆ کوردستان خان، سپاس بۆم دەرفەتە و چاوتان ماچەکەم.